رونالد محمد حسين أمين زويج مع سيبياك يسر تشوسيس ستيوجوال ريحة عبد الله أمين رسول مليحة عبد الله أمين رسول پارچە زەوی ژمارە سیوێت لەسەر 43 پیرۆز سەبارەت بە دابەشکردنی زەوی بەسەر زیندانیانی سیاسی ئەمڕۆکە ئێمە لە پرۆسەیەکی پیرۆزە بە ئامادەبوونی بەڕێز حاکم ڕەمک و بەڕێز نوێنەری کۆنکانی زیندانی سیاسیەکان بەڕێز بەڕێوەبەری ناحەیە بەڕێز نوێنەری شارەوانیەکان ئەمڕۆ 24 پارچە زەویمان بە تیر و پشک بەسەر زیندانیانی سیاسیا دابەش کرد هیوادارین توانی بێتمان بەشێ لە خەمەکانیان کەم بکەینەوە و کە مافی خۆیانە زۆر سوپاسیانەکە سوپاسی بەڕێزشانەکەین. ئەوە قانونەکەشە دەسەڵاتمانی بیری بە سوکاری یعنی ناچێت دەرەجێت گوێ بێجانێک بەناوی کابینەتی قەزای چەندشەماڵ دەستخۆشیدا بەڕێزبەڕێوەبەری ناحەیە بۆ بەڕێز سەرۆکی شارەوانی بەخێراتی بەڕێزانەکەین سەر چاو بەخێر بێن. من وەک نوێنەری بەڕێوەبەریاتی گشتی شارەوانیەکان بەشداریم کرد لە پرۆسەی دابەشکردنی 24 پارچە زەوی بەسەر زیندانیانی سیاسی کە پێشتر فەرمانی وەرگرتنی زەویان هەبوو لە ئێستا دەمامەڵەکانیان تاو بوو بە هاوکاری بەڕێوەبەریاتی گشتی و شارەوانی تەکیە لە هۆڵی بۆنەکان زەویەکانیان بەسەردا دابەش کراوە. ئێمە بەڕاستی سواسی شارەوانی گشتیەکانەکەین و گشت ئەو شارەوانیانەی کەوا فەرمانەکەی جەنابی کاکوبادیان جێبەجێ کردن لە سەرەتای فەرمانەکەەوە کە دەرچوو بۆ پێدانی زەوی کە مافێکی یاسایی زیندانە سیاسیەکانە بەپێی یاسای ژمارە 11 ساڵی 2011 هەرێمی کوردستان کە هەموو زیندانە سیاسەکانە بێ سودمەند بن لە زەوی. ئەو فەرمانش کە لە 2018 جەنابی کاکوباد دەری کرد بۆ پێدانی زیندانە سیاسیەکان زەوی بۆیان لە زۆر لە شارەوانیەکانەوە جێبەجێ کرا و سوپاسی شارەوانی چەمچەماڵ و تەکیە و شۆڕشی شەکەین کە هاوکاریان کرد بۆ جێبەجێکردنی ئەو فەرمانەوە ئەم ڕۆژ لە تەکیە لەو زیندانە سیاسیەکانە 24 کەسیان سودمەند بوون لە زەوی سوپاسی سەرۆک شارەوانی تەکیە و مدیر ناحیە لەژەکەین کە هاوکارمان بوون بۆ ئەو جێبەجێکردنی ئەو فەرمانە.